سڵاتان لێ ببینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی هەینی. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. درێژەی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر کۆماری ئیسلامی، گیان لە دەستان و برینداربوونی 25 کەس لە هێرشی ئیسرائیل بۆ سەر قەسری شیرین، ئاشکرابوونی ناسناوی چەند زانای ئەتۆمی و فەرماندەی کوژراوی سوپا لە هێرشەکانی ئیسرائیل، خۆپیشاندانی خەڵک لە شارە جۆراوجۆرەکانی ئێران دژ بە ئیسرائیل و ناڕەزایەتی بەندکراوانی زیندانی قەزل حەسار دژ بە ئیعدامی مجاهید کورکور. درێژەی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر کۆماری ئیسلامی. دوانیوەڕۆی هەینی 23 جۆزەردان فڕقەکانی ئەرتەشی ئیسرائیل درێژیان بە هێرشەکانیان بۆ سەر بنکەی ئاسمانی و موشکیەکانی سوپای پاسداران و ئەرتەشی کۆماری ئیسلامی لە چەند شاری ئێراندا و بۆ هۆیەوە دەیان کەس کوژراوە و بریندار بوون. بەپێی راپۆرتی میدیاکانی ئێران، فڕقەخانەکانی شیراز، هەمەدان و تەورێز 3 جار بردومان کراوە و لە شاری تەورێز 5 کەس گیانیان لەدەستاوە و 12 کەس بریندار بوون. لە پادگانی بێعسەتی بروجرد کەسێک کوژراوە و 4 کەس بریندار بوون. هەروەها میدیاکانی ئێران ڕایان گەیاندووە کە تا بە ئێستا 78 کەس لە هێرشەکانی ئیسرائیلدا گیانیان لەدەستاوە و 329 کەس بریندار بوون. شایانی باسە کە ئەرتەشی ئیسرائیل ڕاگەیاندووە کە بە 200 فڕۆکە و زیاتر لە 300 جار هێرشیان کردوتە سەر بنکە نیزامی و ئەتۆمیەکانی ئێران و درێژەیان بە هێرشەکانیان ئەدەن. گیانەدەستان و برینداربوونی 25 کەس لە هێرشی ئیسرائیل بۆ سەر قەسری شیرین. بەهۆی هێرشەکانی بەیانی هەینی بۆ سەر بنکەیەکی سوپای پاسداران لە قەسری شیرین، شارومەندێک گیانی بەخ کردووە و 24 کەس بریندار بوون. بەپێی زانیاریەکان، ڕێکخراوەی بەهزیستی قەسری شیرین کە لە تەنیشت پادگانێکی سوپای پاسداران هەڵکەوت بوو، کراوەتە ئامانج و بەو هۆیەوە هاوڵاتیە گیانی بەخ کردووە و 24 کەس بریندار بوون. هاوکات بنکەیەکی سوپا لە ئاوایی بەردەڕەشی مریوان و ڕادارێکی ڕژیم لە بانە کراوەتە ئامانج و کوژراوە و برینداری لێکەوتوێتەوە. لە کرماشان و کەنگاوەر بنکە موشکیەکانی سوپا بە چڕی بردومان کراوە و هێشتا ئاگرەکە نەکوژاوەتەوە. ئاشکرابوونی ناسناوی چەند زانای ئەتۆمی و فەرماندەی کوژراوی سوپا لە هێرشەکانی ئیسرائیل. بەپێی راپۆرتی هندێک لە سەرچاوەکانی هەواڵ، 6 زانای ئەتۆمی و زیاتر لە 20 فەرماندەی پلەبەرزی نظامی کۆماری ئیسلامی لە هێرشەکانی ئیسرائیلدا کوژراون. بەپێی زانیاریەکان، 6 زانای ئەتۆمی بەناوەکانی عەبدولحەمید مینوچهێر، ئەحمەد ڕەزا زولفەقاری، سەید ئەمیر حسین فەقیهی، محەممەد میهری تهرانچی و فەریدون عەباسی لە هێرشەکانی ئیسرائیلدا کوژراون. هەروەها میدیاکانی ئێران کوژرانی ئەمیر عەلی حاجیزادە، سەردار محەممەد جەعفەر ئەسەدی، سەردار داود شێخیان و سەردار مهدی ڕەبانیان پشتڕاست کردوێتەوە و چلۆر ئارارمی سەر بە سازمانی موساد ئیسرائیلی هەواڵی کوژرانی سەردار قائانی بڵاو کردوێتەوە و کە هێشتا پشتڕاست نەکراوەتەوە. خۆپیشاندانی خەڵک لە شارە جۆراوجۆرەکانی ئێران دژ بە ئیسرائیل. بە دوای هێرشەکانی ڕۆژی هەینی ئیسرائیل بۆ سەر 12 پارێزگای ئێران و کوژراوە و برینداربوونی دەیان کەس، خەڵکی ئێران لە چەند شار دژ بە دەوڵەتی ئیسرائیل خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتی میدیاکانی ئێران، خەڵکی شارەکانی سنا، یاسوج، کرماشان، قۆم، مەشهەد، تاران و چەند شاری دیکەی ئێران دژ بە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران و گیانەدەستانی شارومەندانی مەدەنی خۆپیشاندانیان کردووە و خوازیاری کاردانەوەی کۆمەڵگای جیهانی بەرامبەر بەو هێرشانە بوون. ناڕەزایەتی بەندکراوانی زیندانی قەزل حەسار دژ بە ئیعدامی مجاهید کورکور. ڕۆژی هەینی 23 جۆزەردان بەندکراوانی زیندانی قەزل حەساری کەرەج دژ بە ئیعدامی مجاهید کورکور لەلایەن کۆماری ئیسلامی ناڕەزایەتیان دەربڕی. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، بەندکراوانی ژن و پیاوی زیندانی قەزل حەسار لە مەراسمێکدا وێڕای شەرمەزارکردنی ئیعدامی مجاهید کورکور هاوسۆزی خۆیان لەگەڵ بنەماڵی ئەو بەندکراوە دەربڕیوە. بەشداربووانی ئەو ناڕەزایەتیە سرودی شۆڕشگێڕانەیان خوێندووە و بە وتنەوەی دروش پەیمانیان لەگەڵ ئاواتی گیان بەکردوانی ڕێگای ئازادی و بەرابەری نوێ کردووەتەوە. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە سەبزەوار. ڕۆژی هەینی 23 جۆزەردان
شارومەندێکی خەڵکی سەبزەوار بە ناوی معسومە شەهنەواز لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی ڕژیمەوە دەست بەسەر کرا. بە پێ زانیاریەکان هێزەکانی ئیدارەی ئیطلاعات بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردوتە سەر ماڵی معسومە شەهنەواز و ئەو چالاکە مەدەنیەیان بە توند و تویژیەوە دەست بەسەر کردووە. جێگای ئاماژەیە کە هاوکات لەگەڵ شەڕی نێوان ئیسرائیل و کۆماری ئیسلامی چالاکانی مەدەنی سەبارەت بە توندبوونەوەی سەرکوت لەلایەن کۆماری ئیسلامی هۆشداریان داوە. هەڕەشەی دادستانی کیشوەر لە میدیاکان و چالاکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان. بە دوای هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر کۆماری ئیسلامی، دادستانی کولی کیشوەر لە بەیاننامەیەکدا هەڕەشەی توندی لە میدیاکان و چالاکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان کرد و ڕایگەیاند ئەگەر ئەمنیەتی دەرونی کۆمەلگا تێک بدەن ڕوبەڕووی سزا دەبنەوە. لەو بەیاننامەیەدا جەخت کراوەتە کە لەگەڵ ئەو کەسانە بابەتی پێچەوانەی ڕاگەیاندنە فەرمیەکانی ڕژیم بڵاو دەکەنەوە بەپێی یاسا هەڵسوکەت دەکرێت. پێشتر و لە هێرشەکانی پێشووی ئیسرائیل بۆ سەر ڕژیم بەرپرسانی ئەمنی و قەزایی کۆماری ئیسلامی هەڕەشەی هاوشێوەیان لە چالاکانی میدیایی کردبوو. دوایین هەواڵمان سەبارەتە بە پەککەوتنی وتوێژەکانی نێوان ئێران و ئەمریکا. بەرپرسانی کۆماری ئیسلامی ڕایانگەیان بەشداری لە دانوستانە ئەتۆمیەکانیان لەگەڵ ئەمریکا کە بڕیار بوو ڕۆژی یەکشەمەی داهاتوو لە وڵاتی عومان بەڕێوە بچێت ڕاگرتووە. ئەم بڕیارە دوای هێرشە بەرینەکەی بەرەبەیانی هەینی ئیسرائیل کە بووە هۆی کوژرانی ژمارەیەک لە فەرماندە پلەبەرزەکانی کۆماری ئیسلامی وەک حسێن سەلامی فەرماندەی گشتی سوپای پاسداران، محەممەد باقری فەرماندەی ئەرکانی هێزە چەکدارەکانی کۆماری ئیسلامی، غوڵام عەلی ڕەشید فەرماندەی قەرارگای خاتمولئەنبیا و کۆمەڵێک زانای ئەتۆمی دیکەی کۆماری ئیسلامی دەرکراوە. کۆماری ئیسلامی ئێران ئەمریکای سەبارەت بە هاوکاری ئیسرائیل بۆ ئەو هێرشە بە بەرپرسیار زانیوە و جارێکی دیکەش هەڕەشەی تۆڵەسەندنەوەی سەختی لەم وڵاتە کردووە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد و ئاسوودە بن.